ستافی مدینە و عاشقانی حەزرەت گروپێکی ناوازن لای منن هەمووان دایان ناسن بە تایبەتی مەلا ڕەوەند لەگەڵ باوکی خۆشەویستە مەلا ڕزگار مامۆستا ڕەوەند ئەم ئێوارەیە لای من و گروپێکی جوانیان لەگەڵدایە بە دەف و تەپڵ کە لەگەڵمانان سی ئەزیز و خۆشەویستن دەمەوێت یەک بێگنایان بڵێم کاکە بەڕێز بەخێر بێ زانەر بەخێر بێ تەپڵ کاک محەممەد بەخێر بیت بەخێر بێن سپاس مامۆستا ڕزگار بەخێر بێ ئومێدی باشی بۆ دەخوازم هەمیشە تەندروست باش بی سپاس دەکەم کە ئێوارەی لەگەڵ من دای خۆشبی زۆر سپاس سەلامت بی مەمنون زۆر سپاس مامۆستا ڕەوەند بەخێر بێ سەلامەتی زۆر سپاس چه شیرین و جوانە پێ دەکەنێت بەخێر بێ ئەخۆ هەوڵ دەدەین ئێمە هەر میوانە کە دێتە ئێرە زیاتر زانیاری ببەخشین لەبەر ئەوە دەچمە لای پرۆفایلی مامۆستا ڕزگار فەرموو مامۆستا ڕەوەند زیاتر کە پێی دەوترێ مەلا ڕەوەند پرۆفایلەیەش دەبینی سپاس دەست خۆشحاڵکارانم لەگەڵتانە بەردەوام دەبم بینەرەکانم بەخێر بن جارێکی دیکە یەکەم بەرهەم چیتان ئامادە کردووە؟ حەزەکەین با یەکسەر بە قەسیدە بڕۆین باش مەرحەبایەکی مانجی ڕەمەزانەکەین و دوایەوە چینە اللهم یا حەنان و دوای ئەو بە مەقامێکە چینە مەولای سەلی لەبەرەوەی قەسیدەیەکە کە قەسیدەی بوردی پێڵەن مەولای سەلی وەسەلیم دائیمەن ئەبەدا حەزەکەین بۆ بیڕازێنینەوە ئینشاءالله بە هیوای بەدڵی بینەران بێت و ئەم ئێوارەی بتوانم بەپێی توانای خۆم خزمەتان بکەم و لە خزمەتان دەستپێکی ئەو مەولای ئەسەلیش بۆیە پیرۆزە ئەمە ئیشارەت کورتێک ئیشارەت بەم بەوا چکە صاحبی مەولای ئەسەلی ئەو کەسێک کە قەسیدەی بوردەی داناوە بەیتەکانی کە نووسی ئەفەرمێ لە یەکێک لە شەوەکانە بەیتێکم نووسین فمەبلغ العلم فيه أنه بشر لەوێ داوەستا ئەفەرمێ لەو کات و ساتەدا بە لیقائی پێغەمبەر شاد بووم یەکسەر پێغەمبەر لە حوزورە هاتە حوزور و فەرمی بنووسەوە أنه خير خلق الله كلهم بسم الله أبتدي في كل محترم والحمد لله في بدء وفي ختم جوانترین شت کەوا دەستپێکی هەموو شتێک بێ مەولای سەلیە یا الله تۆ دەیخوێنیت یاخود کوڕەکەت دەیخوێنێت فەرمان نییە من و مامۆستا هاوکاری یەکین ئیتر ئەو بڕوا من بڕۆم ئەلموهیم شتەکە بڕازێتەوە حەزم زۆر لەوەیە کە مەجلیس بە عەشقێک و خۆشەویستیەکەوە بێت کە بەدڵ ئەو شتەوت تەئکید بە ڕەونەقی مەجلیسەکە خۆشتر و جوانترە بێت باشە بەگەڵا لە دڵە ناوازەکانیەوە مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا مرحبا يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم اجعلنا من عتقاء واجعل والدينا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة سيدنا محمد سيد بني الإنسان حسن أعمالنا بين يديك يا رحيم يا رحمن اللهم يا حنان يا منان يا ذا الفضل والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا حنان يا منان
والإحسان الله ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا رسول الله اشفع لنا يوم الزحام الله لا إله إلا هو محمد رسول الله الله لا إله إلا هو آدم صفي الله الله لا إله إلا هو نوح ناجي الله الله لا إله إلا هو إبراهيم خليل الله الله لا إله إلا هو إسماعيل ذبيح الله الله لا إله إلا هو موسى كليم الله الله لا إله إلا هو عيسى روح الله الله لا إله إلا هو محمد حبيب الله رسول الله صلوات الله تعالى وسلامه عليهم أجمعين اعتق رقابنا ورقاب آبائنا من النار آمين لفيك يا أرض الحجاز حبيب لفيك يا أرض الحجاز حبيب في السماء أحمد وفي الأرض محمد وعند الإله محبوب وطيب أنا روحي فداء لقبر ولروضة أنت ساكن يا رسول الله فيه العفاف وفيه الجود والكرم نعم صار طيف من أهوى فرقني والحب يحترث لذاتي بالألم مولاي صلي وسلم دائما أبدا الله على حبيبك خير الخلق كلهم محمد سيد الكونين والثقلين في والفريقين من عرب ومن عجم مولاي صل وسلم الله دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أخوايا خوش بيت لو كساي آيلت وجيلتي لا واشكى مولاي صال لي أعظم قرب دمي مولاي صلي وسلم دائما أبدا
مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم فمبلغ العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبي وأهل البيت كلهم هرشد يوسف قربان قال جوانو مشغولة والله موبيا غفارة بارجة يا قالوا نورا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا رسول الله يا قمر المدينة جمال كمال تو صلوات يا رسول الله يا رسول الله من لسليمانيم تجلى مدينة توصير ريقا كتبا وانا كم بودل تسكينة سيدي يا رسول الله هرلير وتاكو مدينة لشاشة جوانا كيان ارتي يوا هتاوك وشاري مدينة علم السلام عليك يا سيدي يا رسول الله يا ربي بالآيات وبسيد السادات أدخلنا في الجنات يا قاضي الحاجات مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك على حبيبك خير خلق الله كلهم يا رسول الله دامتان خۆش دەستی ژەنیارەکانیش خۆش بێ دەستان خۆش بێ ماچەگەمانە هاوکاری ڕسمی منن ڕێز و حورمەتم بۆ یەک بێچە دەستان خۆشە دەستیەوەش خۆش بێ مامۆستا مناجاتی ئاینی تەنها بە دەف دەکرێت یعنی دەتوانێت ئامێری دیکەی لەگەڵدا بەکاربێنی ئەگەر لە حاڵەتێکە ئامێرێک بۆ نمونە ئێستا ئەگەر بیتە لایەنێ ئیقاعی وەکو دەهۆڵ وەکو زەڕب هەندێک ئامێر هەیە بزوێنەرە کاتۆ تۆ دەڵی ئامێرە پێستیەکان تەنها دەبێت ئامێری پێستی نایسە دەفەکانمان ئەشیعەتیاتی پێستی ماسیەتیاتی ئیترەوە خاصیت خاص دروست ئەکرێ دەف بۆ دەف سعری جیاوازترە ئەو دەفە قاوەیی کە دانراوە لە چاو دەفە سوورەکەیە کە بەدەست کاکە بەڕێزەوەی یەک بەدە فەرقی هەیە بۆ مەبەست لە سەڵتانیە ئەو لەوانەیە بە هەتاوی جیا بە گەرمیەک خاو بێتەوە بە سوورەکەی ئەو لا پێڵەن 4 فەسڵە 4 فەسڵە یعنی بەهار و هاوین و پاییز و زستان یەک سەڵتی هەیە و دوای ئەوە ئیقاعی ئیقاعێک خۆشە کە بزوێنەر نەبێت نەچێتە بابی ڕەشبەڵک بۆ مەولود ئەشێت من شخصی خۆم ئێواران لێرە کلیپێک دابەزێ لەو ڕۆژەوە ڕۆشتوە دڵی من کە بە مەقامی سەفەرەوترێ ئێواران دا ئابەزێت لێرە بە کەمانچە و بە ئەو دووتومە ئەو شتێکی زۆر ڕۆحیە و زۆر زۆر جایزە بەڵێ بەس بزوێنەر نەبێت بام سەرزگار لە کەسوی ئێمەدا زیاتر
دەشێت لە وڵات عربیەکان بۆ شوێنە بێ بەڵام لە کەلتوری ئەمەدا زیاتر ناڵێن نییە بەڵام زۆر زیاتر زۆر تۆختر دەبێتەوە لە مانگی ڕەمەزاندا سروودە ئاینیەکان زیاتر دەبێت و هاوڵاتیان زیاتر چێژی لێ وەرگن زیاتر داوای دەکەن بۆچی تەنها لە مانگی ڕەمەزان بۆ سروودی ئاینی تەنها بۆ مانگی ڕەمەزان یان بۆچی هەر کەلتوری ئێمە بۆ جۆرێ لە مانگی ڕەمەزاندا زیاتر تۆخ دەبێت واللهی تایبەتیەکەی مانگی ڕەمەزان لەوەدا کە خەڵک زیاتر چکە مانگەکە مانگی عیبادەتە مانگی ڕۆژ و مانگی تەقوایە زیاتریش خەڵک بیل لە مانگی وئیلا سرودەکان لە هەموو مانگەکانە ئەوترێ بە تایبەتی ئەو سوستایشانەی بەسەر پێغەمبەرە بوترێ لە مانگی لەدایکبوونی پێغەمبەرە ئەوترێ مەرج نییە ئیتر کە ئیلا ئەبێ ئیلا لە مانگی ڕەمەزانە بەڵام چییە مانگەکە خەڵک بەعام ئەوە نییە عامی مسلمانان هەمووی بە ڕۆژ و خەڵکی عیبادەت و ڕۆژ و قورئان خوێندنەوە لە مانگی ڕەمەزانیش زیاتر گوێ لە ستایشەکان ئەگیرێ ئەگینا مەرج نییە هەر لە مانگی ڕەمەزانە بێ ئەو سرودانە و مناجاتانە ئاینیانە دوور بێ لە دانیشتن و دوور بێ لە دینەرەکە هەر ئەمانن کە لە مانگی ڕەمەزان لە پرسەکانیشتا دەوترێت یاخود جیاواز مەرج نییە جیاوازە هەر شەوشی خوشتی خۆی هەیە هەر بۆنیی مناجات یا سرودی ئاینی جیاوازی هەیە چیان ئەوانی سرودی ئاینی دەنووسن و دەتوانیت بەکاری بێنیت بۆ واللهی ئەوانەی کەوا ئێمە طبعا وەکو ئێمە خۆمان پێمانەوترێن سرودبێژ مەداحمان پێوەرێ ئینە یعنی ئەوانەی کە قەسائید ئەخوێندنەوانێ بەڵام ئەو کەسانەی کەوا شعرەکانیان ئێمە لیان وەرەگرین ذاتی وەکو حەزەتی مەولەوی حەزەتی مەحوی بێسارانی نالی ئەم کەڵە شاعیرانەی کوردن بێخۆت پیرەمێرد ئەمانە کە نووسیانەتوانی ئێمە ژێن شعرەکە وەرئەگرین و شێوە مەقامێکی بۆ دائەنێن و تەنزیلەی بۆ دروست دەکەین یعنی بەم شێوازی کە ئێستا بەدەفەوە ئەو هیچ شعری شاعیرانەکە وەرئەگیرە شعرەکان عەرەبیەکانی شار هیچ شعری شاعیرانی عەرەبە هەر لەنا خۆشمانە هەیە مەسەلا ئێستا زۆربەی کەڵە شاعیرانی ئێمە مەسەلا شعرن بە فارسی بە عەرەبی بە کوردیش نووسیوەتەوە ئێمە وەری ئەگرین و لەسەری قەسائید ئەیکن بە قەسید و دەیخوێنین لە مناسبەکانە بەلا ڕەوەند زیاتر هاوڵاتیان حەزیان لە قەسایدی وکو مامۆستا فەرمی عەرەبی یاخود کوردی داوە لێ من لە مەولودەکانوە لە سەرجەم بەرنامەکانی تریشا باسم کردووە زۆربەی بەرنامەکانم لەوانەیە هەندێک کەس بڵێ بۆ ببێ بە هۆی پرسیار لە لای بەڵام بە تورکی وەسی پێغەمبەرەکەم بە عەرەبی ئەیکەم بە زمانی بانگلادیش ئەیکەم بە کوردی ئەیکەم کە بەمانە بۆن مونە چەند کۆپلەیەکی کەم وەسی پێغەمبەرەکەم درودی خوای لەبێ صلی الله علیه وسلم کە وەصفی ئەکەم مەبەست لەوە نییە کە من بڵم زمانەکە ئەزانم نە زمان هەموو کەسێکە توانێ فێر بێت بەڵام من لە ئاخیرەکە ئەڵێم ئیتر من چمەت حێکت بکەم لایەق بێ بە تۆ منی بێخێری نالایق حەزرەتی مەحویە فەرمێت چمەت حێکت بکەم لە ئاخیری شعرەکان بۆ نمونەکە بە زمانی تورکی ئەڵێم ئەچمە فارسی ئەچمە عەرەبی یەمە بانگلادیش دوایی لە کوردیەکەی لە ئاخیرا ئەخەم ئاخیرۆڵم ئیتر من چمەت حێکت بکەم لایەق بێ بە تۆ منێکی بێخێری نالایق کە تۆ جوبریلت سەناخواانە باشکاتە تۆ دەڵی هەموو زمانەکان دەخوێنم بەڵام هاوڵاتیان زیاتر زمانێکیان دەوێت زیاتر کوردی زیاتر کوردیە و عەرەبیش هەموو مەولودێکم عەرەبی تیا بەڵام زیاتر کوردیەک دەکەواتە لە ئێوارەی ئێراقیدا زیاتر گوێویسی مناجاتی کوردی دەبین وچانێکی کورتمانەیە دوای وچانەکە جێمێڵن گوێتان لە هیچ شتێنە بۆ یەکسەر بە سرودێکی ئاینی دەست پێ دەکەینەوە شمال بينا بوي ناسب لا مدينة بوي ناسب لا مدينة سرم دايلا مسكيني بو سالاري مدينة بو سرداري مدينة دبا مسيرة مدينة وشارة شيرينة موجي قاعدينا جي دور المرسلين الشاهي على نبينا الله الله شم خوشا بوني روزاي في غنبان الله
وشافوني روزان بيغمبر قالك لا رايحان خوشته هروها لا ميسكو عنبر هروها لا ميسكو عنبر دباب سينا يا مدينة وشارة شرينا وشارة شرينا جاي الموج قايدينا جاي فخر المرسلين الشاهي علم نبينا أبي أبون أبونك نخوشي دار ويكسر أبي أبون أبونك نخوشي دار ويكسر هروا بوني آل بيت بوني تويا بيغمبر بوني تويا أي سروار دباب تشينا مدينة وشارة شرينا وشارة شرينا جعل موجي قايدينا جيك وليمور يا رسول الله رحمة للعالمين رفاعي الله يا أبا محمد من حلاك يا أبا محمد من حلاك اسمك آمنا حرف الميم والمصحف يا رسول الله يا أبا محمد نور عيني وصبي وصبي يا رسول الله يا أبا محمد نور عيني وصبي شفيع شايب كل بحمد يا سيدي يا رسول الله علي عدو الكافر بالجنة حوض واثر يا ليتني مسافر أرزو إمام حيدر صلوا على أبا الزهراء صاحب القبة الخضراء صلوا على أبا الزهراء صاحب القبة الخضراء كل من يصلي صلاة يجزي بها بالعشرة يجزي بها بالعشرة يا رسول الله غاتم خلابي برد رقاتم يا رسول الله غاتم خلابي برد رقاتم لطفي بفرمو قربان بالك خمي نجاتم صلوا على ابا الزهراء صاحب القبة الخضراء صلوا على ابو الزهراء صاحب القبة الخضراء كل من يصلي صلاة يجزي بها بالعشرة يجزي بها بالعشرة تبارك من عمال وجود بفضله وخصصنا فضلا بفضل محمد صلوا على ابا الزهراء صاحب القبة الخضراء صلوا على ابو الزهراء صاحب القبة الخضراء كل من يصلي صلاة يجزي بها بالعشرة يجزي بها بالعشرة علي زوج البتولي وابن عم رسولي بسيف المسمولي على المشركين الفجار صلوا على ابو الزهراء صاحب القبة الخضراء صلوا على ابو الزهراء صاحب القبة الخضراء كل من يصلي صلاة يجزي بها بالعشرة يجزي بها بالعشرة
عشرة على صاحب الوجه الجميل سيدنا محمد وآل محمد الصلوات. عليك يا رسول الله. دەمتان خۆش دەمتان خۆش سلامت بیا. دەستی ژەنیارەکانیش خۆش سپاس دەستان خۆش. چای یان ناچەم دەستی یەک بەیەکیانە وشم. باوکت 35 ساڵ زیاترە قورئان خوێنە و مناجاتی ئاین و سرودی ئاینی دەڵێت. تۆ لە ڕێی باوکتەوە فێر یاخود ئەعجابت بۆ ئەمە زۆر بوو لە ڕێی باوکتەوە بوو؟ لە زۆربەی بەرنامەیە باسمان کردووە کە من لە 4 ساڵیەوە ئەمە تەوری هەموو ساڵێکە کە باسیەکەم لە بەرنامەکان لە 4 ساڵیەوە لەگەڵ ئەما بوو بە دەفێک بەشداریم لە بەرنامەکانە کرد لە مەولودەکانە دایمە لەگەڵ یابووم. یەکێک لە کارمەندانی پشت کامێرەوە سەوتی وتی هی ساڵی 98مان هەیە کە لەگەڵ باوکتای لە باخێکی لە سەچنار مەولود دەخوێنیتەوە لە پاڵ باوکتا دانیشی دەفێکی بچکۆ لەو پێ. ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ من هەتامرم بەوە گەورم بەوە ڕێزدارم بەوە بەساقی دڵەبم وەکو باوکو و کوڕیش مامەڵە ناکەیت دایمە لە ماڵ لە بازار لە سیارەڵەی دوو ڕەفیقین ڕەفیقم نییە تا ئێستا نەهی ماڵەوە نەهی دەرەوە نەی گەڕان هیچ مجەڕەدی در لە سیارەکان ڕەفیقمە لە ماڵەوە ڕەفیقمە دایمە ئەنی ئەگەر دووریش بینەوە لە ماڵی خۆی من لە ماڵی خۆم بەبێ یەکی دارە ناکەین ڕۆژەگەریەکە بینین لە بازاریش بێت. خاڵەیەکتان نەکە خاڵێکتان تۆڵی چی ئێستا داوای خوێندنەوەی قورئانی پاچێ لە قورئانی پیرۆزی لێ وەڵا حەز بەکەین زۆربەی بینەرانەوەی من بزانم حەزیان لە سوورەتی تاهایە جا حەزەکەین بە سوورەتی تاها بە و مەقاماتی خۆی بەشداری و کا زۆرم حەز لێ دڵی من ئەشکێنی دڵی بەسەر چاو بەسەر چاو خۆش. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى الله لا إله إلا هو له الأسماء الحسنى. صدق الله العظيم. ضني خۆش بێ بەڕاستی جوان وتی مامۆستا ڕەوەند گروپەکەتان بێ لە کاری سرود و بێ لە کارەکەی خۆی کاری دیکە دەکەن یان چالاکی دیکەتان هەیە؟ ڕۆژانە ئەگەر بۆ نمونە بە مەولود و پرسەکانەوە سەرقاڵ نەبم سپاس بۆ خوا یەک لەلایەن خۆمەوە بە دەرەجەی یەک و لەلایەن چەند کەسانێکی ترەوە کە پەیوەندی بە منەوە ئەکەن ناڵێم حازر یعنی بۆ نمونە تۆیت یەکێکی ترە ئەمە ئەوە تەلەفۆنم بۆکە خەریکی کاری خێرخوازیم ئەو ماڵە فەقیرانەی کە برایان نییە کە باوکیشیان نییە یعنی کاسبکار لە ماڵان نەبێت
سەرپەرشتی ئەوانە ئەکەم وە ڕۆژانەش لە ڕێی ماڵپەڕی فەیسبووکی خۆم و سناپ و ئینستاوە لەگەڵ فەیسبووکە لە پەیجەکانە دای ئەبەزێنم کە بە تەسویرەوە ماڵە ژیانیان چۆنە دەرامەتیان چۆنە و ئەو کەسێک کە خێرەکەش ئەکا ئەو کەسی بۆ نمونە تۆی دەڵێ مامۆسا مەبلەغێک گۆشتم داناوە بیبەخشیتەوە بۆ مەبلەغێک پارەیە مەبلەغێک زەخیرەیە ماڵی وا هەبوو بە دەلیلەوە یا خۆیم بردووە سارێکم خاص داناوە تایبەتە بۆ ئیشانە کاری خێرخوازی ئەچێ بە دوای ساحب خێرەکەیە هەیبات بۆ ماڵی کابرا ئەشیباتەوە بۆ ماڵی خۆی دابەزێنێت ئەگەر شاید خۆشی نەیتوانی شتەکانی بە ئامانەت لێ وەرەگرین چونکەوە ئەمانەتە گەێنین وە تەسویریشی بۆکەین کە گەیاندومانەتە دەستی و ماڵە بە دەلیلەوە دوای لە ڕێگەی ڤایبەرەوە بۆی ئەنێر بوو یعنی شتەکانم بە دەلیلەوە نەک بڵم هاکەزایی ئەو بکەم و ڕۆژانەش هەموو کارەکان لەناو ماڵپەڕی خۆما بڵاوتان دەڵێن زۆر جوان بە شێوازی عەبدوڵباسط قورئان دەخوێنیت حەزەکەم زۆر نەخۆشم بەڵام بەسەر چاو بەسەر چاو خوای تەعالا یارمەتیمان بات ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار طلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. صدق ئەجینا زیاتر خزمەتمەکردن داری تەندروستیم زۆر ناسا ناجێگیرە جارێ ناڵەزمەتدای کاتی پرۆگرامەکە لە تابوونە من دەمێ بەرهەمی کۆتاییم گوێ لێ بێت بەڵام پێش ئەوی گوێبیستی بەرهەمی کۆتایی بین سەرەکان دەکەم یەکبەیەکیان گران بیوتیک لە سلێمانی لە گەڕێکی ئاشتی باشترین و جوانترینی لە دەتوانی سەردانی بکەیت بۆ باشترین و بۆ جوانترینەکان ئۆنێکس تایبەتە و پلەی یەکەمی هەیە دەتوانی سەردانی ئۆنێکسکەی بۆ جانتا و پێڵاو کەمالاتی ئالیا هەمیشە باشترینەکان لای ئەو دەست دەکەوێت کریستاڵی ڕۆوە جوانترین و ناوازەترینی لایە بۆ خاتونان سەردانی بکەن ئەنستای تایبەتی خۆم لەسەر شاشەکەی بەختەوەر بن هەر باش بن ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت سپاس بۆ هاوکارەکانم گوێبیسی دواسرودی ئاینی دەبین لەلایەن گروپە جوانەوە کە میێوارەی لەگەڵ مندابوون سپاسانەکەم ئەرکتان کێشە یوەی تەندروستی باشتان بۆ دەخوازم سپاس بۆیە سپاس حرمەتم بۆ بینەران لێرۆچیان ماچەکەم و بۆ بەڕێستیش بۆ هاوکارانی پشت کۆنتترۆلیش بەشی پشتەوە پشت کامێرە حەزەکەم دڵی کاکە نەبەزیش نەشتێنین سەفەرمانەکانی سەفەری بۆ بڵێن بەسەر چاو دوایەوە چینە چەند قەسیدەیەک ڕێز و حرمەتم بۆ ئێوە هیوام خزمەتکردنە من لێرەوە ئەڵێم خوایە ماڵی هەموو کەسێک
پڕ لە بەرەکەت و لە فەیز و ڕەحمەت بێت ئینشاء الله. الله هیوادارم ئەو کەسانی کە بە خۆشەویستیەک و کە بەو ڕۆخۆشەی بەڕێستوت و بەو بەساقە و بە قوربانەی کە لەگەڵ یانە دوێم هەروە بمبین و ئەو کەسانەشی کە بە غەڵەت حاڵی بوون لە من هیوادارم ئینشاء الله باش بوون و چاویان ماسکەم و ڕێز و حرمەتم بۆ باشیش بۆ ئێوە هیوای باشیش بۆ ئێوە سپاسانەکەم کاتتان بە من بەخشی ئێوارەیە نافتی دووتان جوانتر الله. سپاس. قوربانی کەسێک بم قوربانی کەسێک بم کە بە قوربانی نەبی بێت وەک بەندە سەجی دەرگا هیشانی عەرەبی بێت شانی عەرەبیش يعني قريشي نصبي جرجي بدو أبروي أو جراوة ضليمة كوبليك شعري بيخوض بو أيوة بدل طعمي شيوة لا قلبون دواق ميسكو عنبان شيوة لا قلبون دواق ميسكو عنبان صلوات ليدان لرسولي سروان يا رسول الله يا جد الحسين يا رسول الله يا جد الحسين كن شفيعي يا إمام الحرمين كن شفيعي يا إمام الحرمين خالقي مخلوق بمهرباني فيزي رحمتي ترزي براني درماني دردي ضوء زرماني يا شي مدينة تاجي سرماني يا رسول الله بيري حسين يا رسول الله ما بيري حسين الشفاعة خوازي هردو سقلا شفاعة خوازي هردو ثقلا وتنبلبل جماق الله من جد يمي مدينة وتنبلبل جماق الله من جد يمي مدينة بخوا دنيا وجيناك محمد الأمينة والله دنيا وجيناك محمد الأمينة شافعي أيسار وار لا تلقانا لا محشان حضد فرضة تاجي سر أمري ذاتي الله يا وتنبلبل جماهيرة من شد يمو مدينة وتنبلبل جماهيرة من شد يمو مدينة بخوا دنيا وجيناك محمد الأمينة والله دنيا ودينك محمد الأمينة خوز كماليك وام عزيزة كمان قل بسينا يا خوز كماليك وام بغنك
قلقل بسينا يا الشين بكر داي لبر مرخات غاي مدينة يا بقرية بدور مرخدي الشاي مدينة دلبر هاي دلبر باوكاكا دلبر شالي سور دلبر هاي دلبر باوانكا دلبر شالي سور أجل وزيارة عزيزك حضرتي رسول دينا خزمة تباوانك حضرتي رسول ضلن لبغداد باوانك جماعة جمايا ضلن لبغداد عزيزك جماعة جمايا كوري سكراك باوانك غوص الأعظام دلبر هاي دلبر باوكاكا دلبر شالي سور دلبر هاي دلبر باوانكا دلبر شالي سور أجل وزيارة عزيزك حضرتي رسول دينا خزمة تعزيزك حضرتي رسول يا رسول الله يا خير البشر يا رسول الله يا خير البشر تكادرك ميداني أجري من بيد الأسد الشان من يخوى بخير يا رسول الله فانا ورود غاتم قرق ابوه وبكي خادم دار قاتم يد لسار شامم يا اخوة باخر بيه يا رسول الله يا خير البشر تكاثرك ميداني محشر شراي من تويهزي الجنمان يخوى باخر أيادي قاري يا نبي الله نتامي آدم يا نبي الله وتوبوا يا نبي والله درجوا لا عدم يا نبي